نوێ ناکرێتەوە ئللا یەکێ لەم دەرچوانە وەکو سەرپەرشتیار لای خۆی دابمەزرێن. کاک سەر سڵاو لێبێ ماوەی 2 ساڵە خول بۆ دەرچوانی بەشە کشت و کاڵەکانەکەنەوە خولی شاندن. ساڵانی ڕابردوو چەند کەس لایەوە بەژاری ئەو خولەی کردووەوە سوودی ئەو خولە چییە؟ ئەو کەسان ناتوان لە ڕێگەی ئەو خولەوە بناخەوەنکاری خۆیان؟ بەڵێ بەپێی ئەو یاسایە کە دەرچوو بۆ خستنە سەری دەرچوانی بەشی کشتتوکاڵی دانەمەزرا و لەسەر پرۆژە کشتتوکاڵەکان ئێمە خولێکی یەک هەفتەیمان بۆ ئەو دەرچوانە ئەنجامدا ئەوەی کە لە کشتتوکاڵە واتە لە بەشە کشتتوکاڵەکانە دەرچوو بوون ژمارەیان 644 بەشدار بوو لەو 644 562 کەسیان دەرچوون لە دوای ئەنجامدانی تاقیکردنەوەی بۆیان و لەو ژمارەیە 57 کەسیان ئێستا گرێبەستان هەیە لەگەڵ خاوەن پرۆژە کشتتوکاڵەکان وەکو سەرپەرشتیار ئیشەکانیان ئەنجام دەدەن. باشە واتە هەر کەسێک دەرەجەی پێویست بەدەست نەهێنێت بڕوانامەی خولیشیاندنی پێ نادرێت و ناتوانێت کاری دەستکەوێت؟ بەڵێ ئێمە بەپێی ئەو بڕیارەوە بوو ئەوەی دەربچێت لەو تاقیکردنەوە وەکو سەرپەرشتیار دائەمەزرێت بەپێی پێویستی پرۆژەکان ئەوانەی کە دەرنەچوونە ئێستا ئێمە ئاگاداریمان لێداوە بۆ ئەوانەی کە دەرنەچوونە لەو خولە دووبارە بەشدار بن لەم خولەی کە بۆیان نەکەینەوە لەگەڵ ئەوانەی کە بەشدار نەبوونە پێشتر دووبارە خولیان بۆکەینەوە دوای تاقیکردنەوە ئەوانەیان کە دەرەچن بۆیان هەیە وەکو سەرپەرشتیار بە پێی پێویستی پرۆژەکان ببنە سەرپەرشتیار لەسەر پرۆژە کشتتوکاڵەکان. باشە کاک سەرباس لەوە کرد لەو 500 ژمارەیە تەنها 57 کەسیان بوون ڕۆشنونەتە سەر پرۆژەکان و کاریان دەستکەوتووە. ئایا لە گەرمیان تەنها ئەوەندە پرۆژە هەیە بەشی 57 کەس یاخود بەشێک لە خاوەن پرۆژەکان نەهاتون گرێبەستەکانیان نوێ بکەنەوە؟ بەڵێ ئێمە بەپێی ئەو یاسایە هەموو خاوەن پرۆژەیەکی کشتتوکاڵی مۆڵەتی بۆ تا نوێ ناکرێتەوە ئللا ئەوەیە کە گرێبەست لەگەڵ یەکێک لەم دەرچوانە ئەنجام بدات وەکو سەرپەرشتیار لای خۆی بێت ئەو کاتە ئێمە مۆڵەتەکەی بۆ نوێەکەینەوە. هەڵبەتە ئیتر لەوانەیە کە نەهاتوونە هێشتا بۆ نوێکردنەوەی مۆڵەتەکانیان بە تاکیدی هەر خاوەن پرۆژەیەک مۆڵەتی وەکو وتمان مۆڵەتی بۆ نوێ ناکرێتەوە ئللا یەکێ لەم دەرچوانە وەکو سەرپەرشتیار لای خۆی دابمەزرێن. باشە کاک سەر ئەوانی کە لە ڕێگەی ئەم خولەوە کاریان دەستکەوتەوە ڕۆشنەتە سەرکار ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دەرفەتی دامەزراندنی حکومیان بۆ بڕەخسێ ئەو دەرفەتیان لە دەست دەرناچێت بەهۆی ئەم خولەوەکە و کاریان دەستکەوتەوە ڕۆشنتە سەرکار چونکە وەکو باسەکرێ بەپی بڕیارەکە ئەوانی لەو پرۆژانش کارەکەن ساڵەکانی خزمەتیان بۆ حسابەکرێت. لەو ڕۆژەوە ئەو دەرچووی ئەم خولە ئەبێت بە سەرپەرشتیار لەو ڕۆژەوە وەکو خزمەت بۆی حسێ بکرێت لە حاڵەتێکە لە دوای ساڵێ 2 ساڵ چەند ساڵێک دوای ئەوە لە کەرتی گشتی دامەزرا ئەم خزمەتەی بۆ ئەخرێتە سەر خزمەتی و وەکو خزمەت بۆ حسابەکرێت لە کەرتی مافی نافەوتێت ئەگەر لە کەرتی گشتیشە هەلی بۆ ڕەخسات وانێ دابمەزرێت دوای ئەوەی لە هەلی گشتیە دابمەزرێت ئەبێت لەم سەرپەرشتیارە وازبێنە چونکە بڕیارەکە وایە ئەوەی ئەبێتە سەرپەرشتیار نابێت دامەزراوە بێت. باشە ئەم ساڵ بەنیازن دووبارە و خولە بکەنەوە کەی خولەکە دەست پێ کاتەوە؟ ئێمە بۆ ماوەی 1 مانگ مۆڵەتمان داوە ئاگداریمان بڵاو کردێتەوە بۆ ئەوانەی دەرفەتیان هەبێ ناوە نووسین بکەن بە پێی ئەو پێی داویستیانەی کە ئەبێ لەگەڵ خۆیان ئەبێن دوای 1 مانگەکە تر بە پێی هەماهەنگی لەگەڵ زانکۆی گەرمیانە لەگەڵ دەرچوانی لای خۆمان ئەوانەی کە ئامادەی وانەوتنەوەیان هەیە خولێکیان 1 هەفتەی بۆیان نەکەینەوە و دووبارە تاقیکردنەوەیان بۆ ئەنجامە درێت و دەرچوانیان دووبارە ئەخرێتە سەر ئەو لستەی کە پێشتر دەرچوونە و ئامادە ئەکرێن لە حاڵەتی وەکو سەرپەرشتیار دابمەزرێن لەگەڵ لەسەر پرۆژە کشتتوکاڵەکە.